بارەلاها لێو بەبار و دڵ بە بوریانم مەکە، دەستەوەژنە و چاوەڕێگەی دەستی یارانم مەکە. سڵاو ئەرزەکەم مەخمەد بینەرانێ عەزیز و خۆشەویست، دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆ دوو میوانی زۆر خۆشەویستمانەیە، خانمی شەوبۆ سلێمانی ئەکتەر و مدیر دوبلاژ و خانمی گیتا فەیزی منشی سەحنە و ئەکتەر. بەخێر هاتنیە، خوا سەر و سەر چاومان. چاو خوش بێ. منیش بەنەوبەی خۆم سڵام ئەرزەکەم خەمەت بینەندەگەلی عەزیز هەمە خەمەتانە. زۆر بەخێر هاتن. منیش سڵام و عەرزادە بمەست لە خەمەتانەوە بینەرانی عەزیزتان. بەخێر هاتن. خانمی سلێمانی لەکوێ لەدایک بوون و تەمەنتان چەندێکە؟ لە سنە بە دنیا هاتووم لە ساڵی 1360. زۆر باشە. ئازیزم تۆ متەوەلدی چ ساڵێکی و لەدایک بووی کوێی؟ من هەر لە شاری سنە بەدوناتکەم لە 1375. بەڵێ ئەگەر کە پێتان خۆشە کە من دوای پرسیارەکان مەپرسم بیوگرافیەک لە خۆتان بێژن، من بەوە دەست پێکەم. ئەوەڵ شتێکە هاانتانیدا کە ئەم ڕشتە ئینتخابکەن چییە؟ هەر لە مناڵیەوە علاقەم بە ڕشتەی بازیگەری بوو، ئەنێەوە ئەنگار کە ئەشیا پێش بەهاتایە من وەکو ژیانێک لەگەڵم بوو هەر لە مناڵیەوە فیلم دین ئەنوا نەقشەکانم بازیە کرد، توەشای فیلمەکانمە کرد، دووبلەمە کردەوە بۆ خۆم، حسەکانم ئەجرا کردەوە. لێنەوە تەمەن چەنێ؟ لە شاید بیژم 9-10 ساڵێکی. ئەوەی کە ئەوەڵ کاری حرفەیتان چی بووە؟ ئەوەڵ کار حرفەیم لە کاری کۆتاو دەست پێ کرد، لە کار فیلم ئاغای مەفاخری بوو. بەڵێ کاک جەمیل مەفاخری. ئێوە چۆن بوو کە واردیم ئەرسە بوون؟ ئەوەڵ جەرەقەیەکە لە قوڵایی دڵتان و هات چی بوو؟ من کە هەر کلن علاقەم بوو بە ڕشتەگەل هۆنەری. ئیتر دۆران هۆنەرستان کە وەختە تا این ڕشتەم گریت و خلاصە بە گیر و دارگەلێک کە خانەوادە بوو یان نایزە گشتمانەزانم ئەو گشتی تەجروبی و نازانم ڕشتەگەلە. من هۆنەرستان ئەنیمەیشنم خوێند و ئیتر لە ئەنیمەیشن و ڕێگەی خۆمم پیاکرد کە بێمەناو سینەما. یعنی ئەو وەختیژەر دەغدەغەم ئەمە بوو، وەلیتر هۆنەرستان مەسەڵەن مەقتەعی سینەما و ئەمانیە نۆ. اتفاقا ئەنیمەیشنی بوو و وارد ئەنیمەیشن بووم، لێنەوە ئاشنایم پیاکرد بەدەک ئەو ئامەڵگەلێک ترێگا کە ناو سینەما کاریان نەکردووە بتانم لێنەوە بایتر کارشناسیەکەمم سینەمان خوێنگە. ئەوەڵ حرفەی ئێوە ئەوەڵینەکەی منشی سەحنەیە تا ئەکتەری؟ بەڵێ من منشی سەحنەم بە سوورتی حرفەی. بەڵێ ئیتر کار سینەما واسە تۆگە گەرە کۆ بێ هەمیشە بڕیتە سەر کارۆ بێت، فعالیەتۆ بێت، خلاصەشە تەخەسوسێک بزانی تا هەمیشە ناو ئەم گروهکە لە بیت. من منشی سەحنەم انتخاب کرد و لە ئەوەڵ ئیتر کارگەل ئەترافیان و مناڵەکان هاوکلاس و ئەمانە و ئیتر بعدگەل بە ئەوان تەخەسوسێ مردم دیان کە من هەر کۆلەن منشی سەحنە کارەکەم ئیتر کارگەلە تریش هاتۆ. زۆر باشە. خانم سلێمانی نازەنین، چیتان لەناو بازیگەری یادی کە علاقەمەند بوون؟ بازیگەری واقعا بە نظر من خودت زندگی، یعنی واقعا وەختێ ئەچیتە ناو شەرایەت نەقشەکەت مەسەڵەن ئیحساسی ئەەکەی، حسەکەیت تەک ئەو نەخشە زندگیەکەی خۆت بەجێگەی ئەو فەردە دانیت، سەختیەکانی خۆشیەکانی، یعنی واقعا تەجروبەیەکەیت. پێم خۆشە وەختی مەسەڵەن ئەچمە ناو شەرایەتی نەخشەکەم، مەسەڵەن حسی نەخشەکەم ئاسا ئەحساسەکەم خۆی ئەو فەردەمە. بەد ئەوەی کە ئێوە متاهلن ئەزدواجتان کردەوە، مناڵتان هەیە؟ پێم وابە سێدانە مناڵتان هەیە و ئەوەی کە ئایا ئەمە سەخت نییە کە هەم دایکبی دایکێکی فەداکار بیت و هەم لە ئەرسەی ئەکتەریە فعالیتە بە نەزەری من ئەم دوودانە بە یەکۆ تۆزێک سەختەوێ؟ بەڵێ زۆر سەختە، بەڵام ئێمە ژن گەل ئەتوانین، یعنی بە نەزەر من ژن ئەتوانێت هەم دایک بێت، هەم ڕەفیق بێت، هەم ناناوەر ماڵ بێت، هەم ژنێک بە تەواو بێ، هەم باوک بێت. یعنی واقعا توانایەک لە ژنا هەست ئەگەر خۆی قەدر خۆی بزانێت، واقعا ئەتوانێت فرە ئیستیفادەگەر لە توانای خۆیکە. هەرچەند سەختە بۆ مناڵیش سەختە، بۆ خۆیژم سەختە، وەڵێ بەرحەڵ من ئەتوانم. بەڵێ کەسێکە پاڵپشتانە و هاندەرتانە و پاڵپشتیتانەکە کێیە؟
دایکم کە هەر لێرە دەستی ماچەکەم هەمیشە واقعاً پشتوانم بووگە و ئاغامان لێرە تەشەکۆری لێکەم هەمیشە هاوڕێمی کردگە هەمیشە هێزی داگە بە شەرایەتەکانم کە بتوانم ئەنجامی بە دەستیان خۆش بە نظرتان مناڵەکانم بۆخشن بەڵێ مناڵەکانم فرا ئیشەڵا کە هەمیشە لەشیان ساخت بێ بە نظرتان کە ئێستا ئێوە کەسانە هەن لە بنەماڵەکەتان کە پاڵپشتان بە نظرتان نەقشی خانەوادە چەندێک لە مۆفەقیەتی یەکدانە ژنی سینماکار تاسیری هەیە فرە تأسیریە وەلا خۆ شاید منیش مەرحلە بە مەرحلە گەیەک مەسە ئەم چتە شاید لە ئەوڵە و سەختی گەلم کێشاگە شاید مەسەڵەن لە تەریق ئەترافیانەوە هەتا مەسەڵەن بۆ شەریک زندگیەکەم ئازیەت بووگە وتیانە ناوێ بێڵێ ناوێ چا ژنە ژن متەئەسفانە بازەوەکە لەوێنی فقط کەلیمەی ژن بوون بەرابەر لە تەکەوەی کە محکوم بە فرە چتکەل وەلێ خۆ ئیترشێ بەحڵتەك شرایەتە بجەنی تا بۆ چاگەی دروستە فەرمونون گیتا گیان تۆ چ کەسێ پاڵپشتە بۆ کاری هونەریەکان من ئەوڵ کە چوومەنەوە ئەنیمەیشن مەسەڵەن ئیتر هەر انتخابێک بوو چووم و ئەمانە وەلی من خانەوادەم یعنی باوک و برایك و دایکێک مەس یعنی سێ نەفەری هانە پشتم بعداکیژەکەی تر هاوسەری ژمەر کۆلەن خۆی هانەوەم کارەوە دانێ لە ئەوانەسە کە ناڵێ بێسمەوە زانی یعنی هەمیشە کۆمەکم کا کە هەر لە هەر حرەکەتا بم چە بووچک بێ چە گەورە بێ کۆلەن فرە مهمە یعنی ئەگەر خانەوادە لە پشت ئینسانەوە نەوێت ئەسان چە کەنیشک چە کوڕ فەرق ناکە بنیام ناتانێت شاید بتانێت ئەوەی تر بۆ سریگی پێشتێزانی وەلی واقعاً خانەوادە فرە نەقش مهمیگی هەست هەتا بۆ قسەیەکیش بووە دڵگەرمی گۆ پێات درستە ئەلبەت ئێوە زیاتر لە بواری فیلمسازی و فعالیەتانەیە تا ئاکتەری ئاخرین فیلمێکە لە ناویە بەشداربوون چی بووە چ بە عنوان ئەوامڵ چ بە عنوانی ئەکتەریاوەی کە فیلمساز من ئاخرین کارێک ئەوامڵ بوو منشی سەحنە بووم کارە مادەرزاد بوو هێن بەرادەران سامکۆ ئاغای ساما حوسێن پور و ئاکۆ زەند کەریمی و ئایسا هەمە پیشتۆری دە فیلمی خۆمان کە ئینشەڵا ئەم ماڵەنگێت رۆزە بتەکە هیوای باشترینەکان خان مسلمانی حەزەکەم زۆرتر ڕاجە بە کارەکانتان قسەمان بۆ بکەن من بیستمە کە ئێوە ڕزومەیەکی درەخشانتان هەیە و لە بواری بازیگەری و ساڵهایەکە تەلاشەکەن چ نەخشێکتان زۆرتر درەخشان بووە توان باسی بکەن بۆمان خۆ بە نظر من هەر نەقشی کە مەسەڵەن قبوڵی یەکی بچیتە ناو شەرایەتەوە مەسئولیەتی هەست لە قەباڵیە ئینسان من بۆ هەر نەقشێکم واقعاً احترام قایلم یعنی بە جۆرێک وەکو مناڵێک ئینسانەکە مەسەڵەن هەر کامی وەلی خۆ خۆشترینی مەسەڵەن بۆ من فیلمی باچیزی خات بوو مەسەڵەن کە فرە جایزەگەلی گرت بەڵێ ئەسەری کێ کار عەلی مەردومی بوو بەڵێ بعد کارەکان ئاغای زەبێحی کە نەخش ئەسلی بوو و کارەکان سامان حوسێن پور و ئاکۆ زەند کەریمی کە جدیدەنیش فرە جایزەگەلیان گرگا بەڵێ ئێوە چه خەڵات هایەکتان کەسب کردێت لە فستیواڵەکان لە داخڵێ کشوەری مەسەڵەن فرە لە جەشوارە ژیارە بووگەم دوودەها بەعنوان بهترین بازیگەرە زەن انتخاب بووم لە جەشوارە ئۆرومیە هەروە بەعنوان بهترین بازیگەرە زەن و جەشنوارەیە بێنەملەلی پەرواز کە شاب حوسێنی جایزەی پێمدا بەعنوان بهترین بازیگەرە زەن انتخاب بووگەم بە جەشوارەی ئینگلیسە بازم هەر بەعنوان بهترین بازیگەرە زەن انتخاب بووگمە فرە جایزەگەلێ بەڵێ زۆر پیرۆزە ئەوەڵ جارێکە خەڵاتی بازیگەریتان وەرگرت چه ئەحساسێکتان بوو ئەوەڵ جارێ خانمە پورانە درەخشەندە جایزەی بە مندا کە فرە پێم خۆش بوو بەخاطرەوە خانمێکیش و خاندان لە داوەرەکانم بوو فرە نەخش خاسێکیش بوو لەو فیلمە فرە ڕازی بوون کۆلەن کە کارە بەهروزە نورانی پور بوو بەڵێ ئەگەر کە دووبارە بگەڕیتەوە بۆ دواوە دووبارە هەرم ڕۆشتە انتخابەکەیتەوە قەتعاً یعنی من بە سینەما فقط
بەخاترەوەی کایسر شتێک فرە خۆشە فرە خۆش یعنی بعد تۆجە بە تو و سەختی گەلێک وا لەسەر سەحنەوە هەست شەو ڕۆژ گەلێک ناخەفی بەخاترەوە فیلمێک دروستکەی دوێ من هەر بازم هەر ئەمە انتخابەکەمەوە چۆن حەزەکەم بە ئەوەی کە خالق بم یعنی شتێک هەز یعنی ڕۆحیاتی خۆم دەغدەغە گەلم بکێشمە تەسویر حەز بەواکەم ئەگەر کە یەک شرایط پێش ببێژن کە ناتوانیت کە مەسەلەن لەم ئەرسە فعالیەتکەی بە هەر دەلیلێ چه شغلێکی تر انتخابەکەی بۆ خۆت من نەقاشی نەقاشی پس هەر ڕۆحی و نەریتان هەیە خان سلێمانی ئەگەر کە بێ و بێژن کە بەنا بە هەر دەلیلە ناتوان کایەکەن ئەلبەتە هیچ کەسێم حەقی نییە وەلە خۆب چه شغلێکی تر بە عنوانێ کەسێکە حەزەکەن کە فعالیەتان بە انتخابیکەکەن نویسەندگی البته من خۆشم چەند فیلمنامەیەکم نووسیگە هەر بەڵێ پس فعالیەتان هەیە کەم و بیش بەد ئەدەبیات چی ڕابطتان لەگەڵ ئەدەبیاتە چۆنە لەگەڵ شعرە زۆر وەڵا بۆ خۆم البەتە نووسینیژم هەست شعرژم نووسیگە منتها فقط بۆ خۆمە ڕاستە بەم ئەوە چی من کارەگان خۆم هەم خۆم نویسەندەم هەم کارگەردانی یەکەم یعنی هەر گەرەکمە بۆ منواڵیشە بچمە بەرەوە ئایسە نەبێژم قەتعیەت حتمە شایدێک دەفە لە دۆرێکا دیم ئەتانم لە فیلمنامە نویسی فرەخاستر کۆمەک بگرم بۆ کارەکەم وەلە چۆن گەرەکمە ئەو دەغدەغە گەل خۆمە بکەم بە فیلم حەزەکەم هەر خۆم لە حیتە فیلمنامە نویسیە هەر فعالیەتم بێت بووە لە کارێک تایسە بوتانە ئەجرایەکتان بوو بێ یا بازی لە فیلمە پەشیمانە بوو بێتن نەبووە ئەوە چی ئێمە بەرنامەکەمان سەبارەت بە ژنان و جایگا هەیە ژنانە موفق و شانۆکار ئێستا ئەم بەرنامە مەختەسی سینەما و شانۆکارانە گەرەکمە ئەو پرسیارە مەترەحەکەم کە ئایا ئەو جنسیەتی ژنبوونە مانەیەکە بۆ ئیدامەی ڕێگەکە یعنی فکرەکەنەوە ئەگەر جنسیەتی ترتان بواە جۆرێکتر بوو ئەم ڕشتە بۆتان من کە ناوە نەیوێنم بەخاترەوە بە جۆرێت توانیکمە و مەسەڵەن بازی مەرحەلە گەلم تێکەم مشکلێکی بۆ من ایجاد نەکردگا بەخاترەوە بەهەرحاڵ خانەوادەم هاوکاریمیان کردگا ئاغام پشتوانم بووگا دایکم هەمیشە پشتوانم بووگە و مناڵەکانم شکر بخوا هەمیشە تەکمە هاوکاریان بووگە یعنی هەتا حەزیژەکان فرەتر ئەدامێ بە دروستە ئێوە چۆن بیرەکەنەوە منیش دقیقاً بە دەک قسەکان خان سلێمانیە موافقم یعنی شاید دایسە ئێمە وا ئەیژین بەخاترەوە بێ خانوادەمان لە پشتمانەوە بووگە کەمێ ڕێگەگە هەموارترێگە بۆمان وەلێ واقعاً هەر ژنێک ئازا ژنێگە کە لە هەر شرایە تێگا بێت بتانی بۆ چتەوە خۆی گەرەکی دەست پیاکە یعنی من لە دایکمەوە فقط پشتکار فێر بووگەم فقەتەوەی کە هەر شتێکوە حەزەکەی گەرەکتە بە دەسیبێری بە پشتکارەتانی بە دەسیبێری نەخشی ئیجتماع چۆنە بینی گیتە حەزەکەم زیاتر لە موردەوە قسەم بۆکەی نەخشی ئیجتماع ئایا هاندەرتە یا مانەتە من ئەحساسەکەم ئیجتماع ئایسە کەمی خاستر بوو گەزانی ئەیسا معاسر ئەرێ ئایسە خاسترێگە مەسەڵەن ئایسە من ئەچمە جێگێک ئێژم کەنیشکێکم فیلمسازم گەرەکمە فیلم دروستکەم من ئەوێنم بازێکی حەزەکە زانی ئەسڵەن حسی خۆشیان پێات کە ئایسە ژنگەلیش ئاواتانن لەم ئەرسەگەلە فعالیتیان بێ یعنی ناوسنایتە فقط دانێ پیاک ناچێ بێژە من کارگەردانە من فیلم سازم من گەرەکمە بچم لەم ئاوایە کارکەم زانی یعنی ژنگەلیش ئەتانن ئەو قودرەتیانە داگە بە خۆیان و بە نەزەر من کەمێ ڕێگەگە هەموار بووگە یعنی جارێ ماگیە ها یعنی بازم جارێ جێگەکاری هەستا بۆ بەرابەری ئەسڵیە بگەین وەلی کەمی هەموارتر بووگە نسبەت بە قەبلگەر وایە زۆر ئێمە توانیمانەکە بە نەزرم بە جوانی خەریکە لەو سنەت و مۆدرنیتە خەریکە ڕەدیەکەین و تەلفیقیەکەین بەیەکۆ ئێوە چۆن بیرەکەنەوە من پێم وایە هێشتا ماگیە یانە جەوێ ئەوەی کە ژنێک ئەتوانێت هەم کارکە هەم دایکماوە بە یانکە مەسەڵەن توانایی گەلیکی بێت جێگە خاص جێگە نەکە بکەم ماگێت هەرچەند خاستر بووگە وەلی دیدە جامعە بە نەزەر من بازم
لبازي جيجا قلا البته بس إحساسك أنك جامعة يسلا حالي هازرا بس جار السد رقي بنيا ما به نا بس مشوقة مشوقني شنو معنا ولا هشتا مايكيا مثلا مخصوصا ل رشتي إما درسته أو اتفاق عجيب غريبة شي بوك أو إحساس تانكر كبو أمرش تدرس كران ما خب شاید جیانی مناڵی خۆم فرەتر تأثیر ئەوەیە دانیە کە من ئەشێ بۆم بە بازیگەر فرەچتگەل نیشان بە فرەچتگەل بیژم بە تەریقە بازیگەریەوە و چتگەلێکە لە دڵماس فقط لەو تەریقەوەتانم بە بینەندە بیژم کە ئەحساسە مەسئولیەتی دا بە من دیتا گەن تو چۆن بیرەکەی تۆ من اجتماعم يعني محيطك هام النوية برو أو السوق ميدا كمن أمانة باستا بمو بطريق السينما يعني السينما بنظام اللحاظة فرهنجي وفرقتاني لبان جامعة تأثير دابني أو اتفاق خاصة كالجياني تو هالقلات شيبو كتو اتدوتت أري تواوا من بوم كار دروس كرام نازم همیشه جن بخوام بهم کار درست کنم نازم دقیق کنه یا نازم حتما وایا خاطره کی تال تنها یا خاطره کی شیرین فرق ناکا إلا کار کانتان لأنه كارا يعني يمكن مثلا جشن وأنا قال لك تشوفي فستيوال هر اشتكي ربطي بأرسك تانو به أوي كم من وقت تشوم بو جايزة كم بجرام خد أغير شاب حسيني و کارگردانە کەمی وت کە واقعاً بەزی خانم سلێمانی ئەوە تەأسیری دەنیەگەکە ئەیوەش کارگردانی تەناوەرگا و تەشەکوری لێ بکەن یانێ واقعاً وەختی وایەوت من جایزەی خۆم دووبارە بازم جایزەم بۆچی فیلمەوەتان بۆ بە چیزی خواهد گفت بەڵێ بە کارگردانی علی مردمی ئەگەر بە دوور بڕوانن بنەماڵەکانی ترتم شاکەن نەقشی باوک و برا بە دایک چۆنە بینین لە مۆفەقەتی بنیامە أصلاً أذاني شونه نوعاً جامعة وإما هين نقش باوكو برا فريبران تريتو لبحث كنيشكا زنانا يعني مطمئنن باوكي تانيلي أو كنيشكي ريجي بو فراهم نكاكي بري موفق بي بيشرفت ناكا أذاني وبريك كأيسي متعسفانا أيسي كمي خاص بوغا جامعة زين شونه أيسي دو دسيجي بياكرجا مثلاً دسيجي حلو حالة سنتي خوي ما قصو دسيجي مودرنو بوغسو وأصلاً أم اتفاقيش بازم دروس اتفاق في يعني ما جامعة سنتي ويكتفى هاتين أنا جامعة مودرن خاص يعني الرهي چندين سالة ولا أوروبا أمانة جزريات دروس فرهنگ سازية قبو نو جامعة نو إيرانام اتفاق نقف يعني أو جزرة نيان هيش دروس كفيك دفع هاتين حالة مودرنيته إما خانواده حالة نوزاي ورنسانس ما نبو إما دقيقاً يعني أصلاً أو حالة جزارة دروس اتفاق نكفت و يك دفع لم لا أبيني مثلاً خانواده قال لك إيد أونا باز هشتجيانا خاص أم سطح خانواده يعني كي من على جنب جيجي وشكوفة بنفرت برو رجالي خاطر أجن ولا جامعة لخانواده قال لك جاك هربودي ده سنتي وخريج انتوا شاء يعني من أيسه كودك همسري في الدغدغة وكهرباء قديم لمورد كودك همسري وهز يعني تشتكلك أبينم باوكاجا براجا بخاطر ويك إيه أمكن يشكل دروشتر جوراوي أبي تبعيس ننج وي ما أقدر تاني جابيوني ياش بس بهر زوبينه شو يعني الصلاح أو كان يشكل لما يبين كزوبينه شو كودك همسري قالك فرفرة معناز لو تعرفي جو أبيني أصلا فرر راحت بدك كان يشكي أنا برخورده كان يعني أصلاً بنظر من تعادلي نية هيك كان جا تعادل يعني واخا أنا وزر المسألة كي زور شوري نبي بينا كوي فرفرة تأثيرية أصلاً بو تربية من عايش بو جوي خانواده تجربة سختي زندگيتان چی بوا؟ سخترین تجربم لکارگی آقای مجیدی ابو که تنها منو بس دخوام نشوینا آوکه نکل بو کمی فربو کمی سخت بو و استرسی. لوکیشنه کی فربو؟ نگل. بله. و کارگی آقای زبحی بو که گریم سوختگیه به صورتم او سخت بو لبن صورتم و حجم فربو و فرد سخت بو ریاکشن کن نشان. ولی لعین حال لذت بخش.
تەجروبەی سەختی ژیانی فیلمسازی تۆ چی بووە؟ من كلن نازانم ئەسڵان لە بەدترین شرایەتی ژابم کارێک وا خۆم حەزی پێکەم ئەنجامی بم ئەسڵن سەخت نییە بۆ کنارتیم سەختیانە نەحساکم. وەزعیەتی حاڵی فەزا و بازیگەرانی ئەمڕۆ چۆنە بینن؟ يعني كلية بازيجركان بله. خب بحاول فەزایەکە لە ناویە مەشغوڵ بەکارن بە کلیەتی بازیگەرەکان. بنزە من فرە خاستر بووە حاز پیشڕەتی و فرە خاسترن مناڵەکان لە سوورەتی جددیتر پێگیرن. درستە. گیتاییان تۆ چۆن بیرەکەی تۆ؟ من مەتانتە قام سلێمانی خوێن ئۆستادی من یانی لە خۆیان لە زوو خەریکن کارەکەن و ئەمە دەرکەکەن من خۆم کە جارێ بەسڵابژین خۆمیش تازە واردە ئەم عەرسە بووگم فەرقیان نازانم کە ئایسە خاستر بووگە ئەو وەختە خاستر بووگە وەلێ خاس کارە چ دەبەرەوە جێرەگەل خاسمانەست جێرەگەل فرە جدید و فرە ئەرێ لە عەرسەی بازیگەریە ئەرێ لە عەرسەی کارێکی خۆماوتم کە تازە وارد بووگم و ئینشەڵا کە بتانین بەردەوام بین گشتمانتان کارگەل خاص بوو. هیوادارم. چشت هایە بۆ ورودی یەک ژن بە سینما بجوز ئستعداد نیازە؟ خب بە نظر من خوێندن دەورەگەل جدید چوون و تەمرین فرە لازمە واوەی کە هەمیشە یعنی کتێ و خوێندنی بێ واقعاً بە ڕۆژ بێت. لەو ئەرسەی خۆیان کە ئینتخابی کردن مێتۆدەکان کتێوهای بازیگەری یا نووسەرە باشەکان؟ بە نظر منیش هەر ئەوە متالعاوە کارچوون کاردین بە نظرم ئەوەی کە فعالیەتۆ بەی ناو خودی کارەگا فرە خاستر جۆ ئاەتەوە یعنی تۆختی ئەمەڵی شتێ فێر ئەوی لە ئەوەی کە دانیشی ساڵها یەک کتێوە خەرخەگی ئەی خوێن ئەزانی دەرکی ناکەی وەلی کافیەک بار بچیتە سەر سەحنا یەکبانە ئەو مۆقیەتەوە ئەو چتەوە خوێندێکتەسەوە لە مۆردی و قەرار بگری و خاستر دەرکەوێ بۆت خاستر فێرەوی بە نظرم هەم متالعا هەم ئەمەڵی لە کناریەوە تەجروبەیەکەیت بە نظریەوە ژنانی خۆمان ئایسا لە مەعاسرە بە ئەندازەی کافی ئایا کارەکەن یا دەغدغەیان هەیە؟ بە نظر من ئەرێ بازی وەختکەلی ژەوینی واقعاً بازی لە خانمەکانی تر فرە ڕعایەت ناکەن مەسەڵەن مۆدام پێگیر ئەهداف و ئارەزووگەل خۆیانن مەسەڵەن خانەوادەیش لەو تەرەفەوە لە فکریانە چێتەوە وەلی خۆب ئەوەی کە بتوانی ئەو تەعادوڵە حێفزکەی بە نظر من ئەوە هونەرێ واقعیە کە هەم خانەوادەت حێفزکەی هەمین کە بە شوێن ئەهدافتا بچیت. دقیقاً موافقم. خانم سلێمانی نازەنین ئایا یەکدانە ژن ئەتوانێ بێژێ کە من فقط نەقشم دایکە و ئیتر هیچ فعالیەتێکی ترم نابێ؟ نا بە نظر من ژن ناتوانێت فقط بێژێ من دایک و تەواو ئەتانێت دایک بێ دایکێک خاص بێ دایکێک فعال بێ دایکێک بێ کە ئەهلێ متالعە بێ ئەهلێ نووسین بێت ئاشپەز خاسێک بێت دایک خاسێک بێت خانەدار خاسێک بێ وە لە عین حاڵیژە فعالیەتێ خۆی ئێدامە بات و بتانێت سەرکەوتوو بێت. بەڵێ خۆب ئەبێ ئێمە لەگەڵ دایە گەورەکانمانە تەفاوتە فکرمان بێ جۆرەتر بیر بکەین و ئێستا ئەوان جێگی ڕێز بوون بە شێوەیە تر بۆ خۆیان ژیانە بریان ئەبردەبەرەوە ئێمە بە شێوەیەکی تر. ئایا قەت بووە بە تەنگ نابێن لەو شەرایەتێکە هەم دایکن و هەمەوەی کە ئەکتەرن؟ ئەرێ واقعاً پێشاتکە حتا لە شاید بژم لە فشار ڕۆحی یا شەرایەتی گیریاگم وەلێ بازم ئەدامەم داگا بازم تکمە من ئەتوانم. درستە. گیتاییان تۆ ئەگەر گەرەکە بە فیلمی دروستکەیت ئایسە دەغدغەی ئەسلیت چییە بێ؟ یعنی لە حاڵی حاضر ئەزانم کە دەغدغەهایەکی زۆرمان هەیە وەلێ گرنگترینی بۆ تۆ چییە کە دروستی بکەیت؟ من کۆلەن هەمەبان متالعاتی زەنانۆ و هەرگەرێکمان بۆ منواڵۆ بچمە بەرۆ و مەخصوصەن کودەکان وتم قبلتیش وتم من مەسەڵەن کودەکەم سەری فرە دەغدغەمە کە عالم دۆرە ئەوێنم فرە فرەترێ گۆ بوو بێسەوە
یانێ مدەتێ بین دەهەی 60 ئەمانە کەمێ ئەوزا خاستر بووە زانی کەمێ مەسەڵەن لەو سن و ساڵە ئیتر لە 18 بەرەوبانی ئەزواجیانەکە زانی وەلی ئایسا ئەمە ساڵێکە 2 ساڵە کولن تو خەبەرەکان نازانم ئەچی دە هەر دێهاتێک من ئایسا جەدیدن لە تاقیقێکا وەخێک ئەنجامەدا کلن یعنی لو دێهاتەوە چوو کەنیشکەلێک بوون مەسڵان 25 ساڵە 20 ساڵە 26 زواجیان نەکردووە ئیتر بە ئیسلاحمان تووشیە بوون ئەوانە زانی کاریان توا بوو ئیتر ئەسڵان کەسێ ناچوە سوراغ ئەوان وە ئایسب لە چه سنگلێکە زواجیانە کرد 13 ساڵە یعنی کەنیشکە 13 ساڵە دایسە باڵغنەوەگە دایسە هەن نازانێ فەرق بین دەست چەپ و ڕاستی چێت دایسە دروست و حەساوی ناتانێ ناو فامیل خۆی و دایک و باوکی بنووسێ ئەیە نەشوو ئەچێ زواجەکە ئەسڵن ئەویش فرە خۆشحاڵ چۆن ئەو مناڵە دقیقەنەوە مناڵە وازانەیەکە مەسئولە کە ئەو مناڵی بەدەنێنا سنەکە ئێژن تووشیاکە دقیقزواجەکە تەرەف ئەسان خۆی زانێ کیا مەسئولیەتی چێت قرارە چه بکە ئەسان حەقی انتخابی هەست چه انتخابکە چه انتخاب نەکە درستە بە نظرتان خشونەت نسبت بە ژنان لە گوزەشتەوە تایسە ئایا ڕشتی بووە یا کاهشی بووە خشونە دەگەل لە حەز کوتەکاری و ئەمانە و بێژی هەرگوونە لەفزی بە هەر شتێک ئەتا من بێژم هەروەزەوە وەلی ئەوەز بوو قیامم کردو ئەو بێژم وەلی مەسەڵان مەسە شتێ مەسەڵان پرسکەین ئەکس بگرێت پرسکە ئەکس بگرێت لە شتێک وەلی لە زاویەترەوە وەلی لە زاویەترەوە واردێ ئەو شرێت ڕێژم چ خۆشی جە ژنانە خەریکی بەڕاستیە بکە بەڕاستی بکرێ ئایا کە تەئسیری بووە دیجیتال ڕسانە تەئسیری بوو لەسەر کەمکردنەوەی خشونەتە خب بەڵێ تەئسیری بووە مەسەڵان خۆم نەخشێکم بوو کە خودسوزی ژنان کە واقعا ئەم ژنە بەخاترەوە فقط سەرپەرستێکینەوە مەجبور لە کارەکەی ئاغێزە بە هەیە کارێک سینمایی بوو ڕۆژی دوایی کە ئەم ژنە واقعا بەخاتر خەڵک و بەخاتر دیدگای جامعە مەجبورە هەر ڕۆژ گریمە سوختگی خۆی کاوەخان بەخاترەوە دیار نەوێت و جەڤە جامعە زاڵ بوو لەسەرەوەی کە ژنێکە سەرپەرستی نەوێ فرا تأثیر منفیدانی و مەجبور بوو گریم خۆی کات بەداخۆ ئەیسا بە نظری من خەریکە فیلم دروستەکردێ وەلی خۆ کتێوە نووسرێ ڕۆمانە نووسرێ هیوادارم کە ڕۆژێک ئەو خشونەتە بە سفر بگات پرسیارێکە لێتمەیە تۆ سەبارەت بە فیلمێکە گەرەکتە دروستەکەی زیاتر بۆمان تەوزیح بە ئەم فیلمەوە ئایسە گەرەکمە دروستیکەم یانێ ماڵەترە چم بۆ زەب لە مۆردێ ئەتیاد و کودەکانەوە هەست خانەوادەگەلێکی ئەتیاد هەست ناویانە و ئایسەد یانێ چۆن بێژم بەعزێ شەرایط هەست ناو خانەوادە ئەو باوکە ئەو سەرپەرستە خانەوادە خۆی حەزەکە بۆ شغڵە ئەزانی خۆی ئەسڵن معتادە حەز بۆ شغڵاکە ئەسڵن ئەگەریش بازم نیازە ماڵی نەوێت بازم حەزەکە وەلی لەم لایشۆ ئەگەر تۆ بچیتەنەوە ئەو جنوب شەهرە دانیشی مردمیان بوێنی خاص فرە هەن کە بەخاتر نیازە ماڵیە سرفەن یعنی شاید ئەسڵن دانێک بە بەرشکەست بوویت ئایسە مەجبورە ئەم کارەکە وە فرێکیژیان ئەیسێ مەوا مەسەڵەن بعضی فیلمگەلیش وە ئەوە لە پیاگێکی معتادەکە ئەتیادی هەسۆ خۆی مەواد فرۆشە جۆرێک تواشایەکەن کە فرە باوکێک خراوە نازانم ژن کوتەکات مناڵ کوتەکات کولن فرێ ناهنجاری دروستەکە ناویە ولی بە نظر من وانییە بعضی وقت ئەم شرایط اقتصادیە ئەم جامعەسە مەجبورەکە کە ئەم باوکە بەرە ئەو سەمتە بچێت و لە کناری و ئەتانی باوکی فرەخاسێکە ولی بازە مەجبور بووگە بەم کارە ئەو قەزاوەتەکەین لە شاید ئاخرین مەرحلە ئەو تەرەفە ئەوێنین کە مەسەڵ هەنە ناو چ جەڤێکە چه شغڵێکە و چه شرایطێکە نازانین پیش زەمینەی چه بووگە دەلیلی چه بووگەوە چه شرایطگەلی دەستپێکی کرد کە هەمچین شرایط ایجادێک کە ئینسانێک ئاوا لە ئینسانیەت خۆی گوزارێت مەسەڵەن مەواد فرۆشیەکە کە تەئسیری هەستی تر قەتعاً هەموو شتێک تەئسیری حتا مناڵەیە کە بوویەتی بە قەولی فرۆی دێژێ حتا ناخۆداگای بنیامەکان تەئسیریەیە ماوەی 1 تا 5 ساڵگی زۆر گرنگە ئەوەی کە لە هەر نەزەرێکەوە مناڵە ئەرزانە بوو بێ ئەتوانێ هانی بە لایەندە ببێ بە هەر کارەیەک
یعنی بخشنا منەوە قسەکەتانە هەر ئەو قسەوە ئەیکەن ئایسە ئێوە بچنە جنوب شار دانیشن خاز ئەوە ڕەد ئەوێ مناڵ ڕەد ئەوێ نازانم ئایسە سریگیان کە کولەن ئەوە فێرقە فرۆ بوو گەسۆ ناو ئیسلامە مەخسوسە ناوم شار خۆشمانە ئەسڵ دانێک ئەبینی کۆلەن نقابی نازانم هەرچێک لەم لاو دانێک تر ئەبینی ئەسڵ ئەوزای ماڵیان خراوە فرێت دەربوو داغانن یعنی دقیقەنەشی ئاوای پێبێژی ئەوە ئام مناڵە ناوام ئیجتماع گەوراوی یعنی دوو نەفەر دروست و حەساوی نینە دەوروبەریە لە ئەوانە ئولوگو هەڵبگرێ لە ئەوە فێربێ خۆی بێتە چۆن ڕێگەی خۆی پیاکە و مەجبورە هەر لەو ڕێگەوە خانەوادەی دایسەهاتکە هەر لەو ڕێگۆ بڕێ یعنی ئەگەر باوکێک مەواد فرۆشی بێت خاز یعنی بێژم ناو 10 نەفەرە دانێک یان دروست دەرتن ئەزانی لەو موقعیەتە خۆیان بۆ دەرکەگەن کە ئەگەر والدەی من ئەمەیان کردگە من وانەوەم من دروستتر بم وەڵێن نسفێ فرێتریان چۆن بەخاترەوە لە مەدرسێشە ئاموزشە دروست حسابی ناوێنن تا ئەوەی کە بین انتخابێ دروستکەن لەوەی کە ئایندیان خۆیان چۆن شکڵی بن جارێکش بام ئەوزاعەوە هەسمان کە ئەسڵن هەیەندە شکڵدانن کەمێ فرە ڕۆیە مەسەڵەن ناو چەندین مناڵە دانێکیان بۆ نەتیجەگەیە ئەویش بازم فرەکەم یعنی ئەو لە سەریان ئەو گزێری جازان لەخۆیان کە بازم تا بێنەوە سەر ئەو شرێتە نەسفێ لە ئەومریان فرەتریش ئەچێت کە کەیتر بە دیگەر هیچی تر دروستە ئێوە هەزینەی فیلمەکانتان کێیە کەسێک هەیە کە سپانسەری ماڵیتان بێ ئایا لەلایەن حوزە هونەری یا جێگایەکی تر حمایەتە کردێن لە گیفان خۆمان ئەزانی ئایساگەر جێگەگەلێک ئۆرگانگەلێکیش هەن کۆمەکەکان ئەوانیش کۆمەکەکانیان فرە مەعدودە یعنی ئەوە نییە بێژی 0 تا 100 تەمینتەکەن یان تۆش هەم لە گیفان خۆت مایەدابنی هەمووی کایسە تەچیزاتێ وەسایی لێ شتێک و کردیش لە ئەوان کۆمەکەگری وەڵێ فرەتری ترشێ لە گیفان خۆت مایەدابنی ئایسە منیش فعلەن تازەواردم و جارێ ئەوە نەسوزیاگم کە بێژم وەێ لە زوان مەسان کەسکە لێتر مەسانان من ئەترافیان ئەوێنم خەریکن کارەکەن و ئەمانە ئەمە فرێت دەغدەغەیانە یانێ ئسپانسە گیر هاوردن و نازانم تەهیە کۆنەندە و کەسێکی حامی بێ 0 تا 100 پرۆژە فرە سەختە گیر بێت وایە زۆر بەداخۆ خانم سلێمانی ئەزیز ڕاجە بە ئاخرین کارەکەتان تۆزی هەمان بۆ بن ئاخرین کارم فیلمە سینەمایی کارۆ بوو بە کارگردانی ئەحمەدی مورادپور کە نەخشەسلی خانمە مێریلا زارعی بوو ئەمە نەخش مخاوڵیان بوو مۆزوعەکەیتوان باس بکەن بەمان قەرار لە جەشنوارەی فەجرا پەخشۆ بێ فعلەن ناتاین بەس سێکرێتە سەبارەت بە کارە پێشوەکانتان قسەمان بۆ بکەین کارە قەبلیەکانم کە من یەک دوو کارم کە هەروە ئەکران نۆگن متاسفانە کار سینەماییم کە بەهەرحاڵ فعلەن چاوەڕوانی بزین ئەوێ بەچۆ کارە کۆتاکانیش کار جەشنوارەکان مختلف چوو بن و داخلی وەخارجی خاص ئێوە بەرنامەتان بۆ داهاتوو چییە یعنی هەزەکەن کاری ئەکتەری دامە بن بەڵێ قەتان بەڵێ قەت بیر لە کارگردانی ناکەنەوە کەم و بیش وەلی خۆ تەرجیحام مەسەڵەن بە یەک ڕشتە ئەدامە بەم ناینکە هەر ئەم شاخ و ئەو شاخ بێت وەلی خۆ نووسیگمە چەند فیلمنامێکم هەست بۆ خۆم نووسیگمە دانێکیژی مختەزە بە ژنانە فرە جالبە خۆم حەزەکەم کارکەم لەسەرەوە وەلی خۆ فعلەن نا هەر بەزیگەری ئەگەر کە زمانێت تەرجیحتانەوە بە فیلمێک سازکەن با تۆجە بە دەغدغەهای فێلی چ دەغدغەیە هەڵبژێن بۆ فیلمەکەتان خۆ قەتعان ئەوڵ شتێکم بەرحەڵ بۆ فیلمساز مهمە خۆ هەر ئەو قەزیە ماڵیەسە قەزیە ماڵی ئۆکەی بێ فرەچتگەل تەرحە لەوێ لەکناوی دروستە چ مەوزوعە بۆ فیلمەکەتان هەڵبژێن کە لەبارەی فیلم ساز بکەن فیلمەکەی من هەر لە مۆرد ئەوەسە کەم مەسەڵەن خانمێکە ولی بەخاتر دیتکە جامعە مەجبورە لیبەس کوڕانەکە بەخاتر شەرایەت خانەوادە و زندگی هەر ڕۆژ ئەشێ بچێتە دەرەوە کەنیشکێکە و مۆزوعەکەشم لەودا وەلی خۆب مەجبورە ئەو جەڤێ جامعە ئەو جەبرە تەحەمڵ بکات چ قسەیەکە بۆ جوان هەیە کە ئەیانەوێت تازە واردی و ئەرسە بن هەیە من
فرەتر لە کار لە حرفە لە هەرچێ شتە فرەتر ئەخلاق فرە بۆ مهمە یعنی ئایسە تۆ دانەگەوێنی تێتە ناو کار بعد ئایسە فیلم فرێتیگە کتیۆ فرێ خۆنگە فرە متالعی بووگە زانی وەلێ بازم ئەشێ ئەو ئەحترامە نسبەت بە کەسێکە چەند ساڵە تۆ زووتر ئەم کاریە شڕاکردگە فرەتر لە تۆ زەحمەتی کێشاگە بۆ ئەم حرفە کەمی ئەخلاقەکانمان دروست بێبەیەکەوە مەخصوسەن ئایسە ئەم دەهەگەل جدیدیشە هاتکردن ئەسڵن کەمی نییە ئەسڵن ڕۆشتەکان بەیەکەوە فەرقی بووگە یانێ خۆمانگەل قەتعەن یانێ کولەن دەهەیەک بینمانە مەسەڵەن دەهەی هەفتە دەهەی هەشتا وەلی ئاسمان تازەوی ئەخلاق یان بەیەکەوە فەرقەکە یانە ئەسڵن چۆن بێژم سراحەتگەلێکە هەست ناویانە بعضی وەخت غێری قابل تحمله یعنی بەرەو بێ ئەحترامیە چێنە ئەوەی کە بێژی تۆ ڕۆکی تۆ خەریکی منطقی قسەگەت ئەەکەی من بدونەوەی کە منطقی گیان بێ کەمێک بێ ئەحترامی گەل پێشتێ ناو حرفەکەوە بە نەزەر من سینەما ئەشە هەمیشە وەک خانەوادەیەک تواشایەکە یعنی تو عوامڵی زەنجیروار وەسڵن بە یەکەوە ئەوە بە یەکەوە ئەشێ کارکەن تا کارێک دروستتر ئێراعەبن يعني حتى للتداركات جيو قابل احترامه تا أويك أجد كارجردانة كساحة وأسرسة ولا متعصبانة كمي الجفجان ناخوش شوية وقت أبيني كسكليكتين أو كمي باحترامي أكرجيت زاني من أوابهم فرم مهمة يعني أجن بكسي هر شنيك فروتني لخوتو نشان بي يعني جورا قليك من هز کەسکەلێک وا پڕن قسە ناکەنەوە نازانیم تۆ دانیش دەنگە قساکی نازانم دو ساعلم لاتی تۆ لۆ لاتی تۆ شۆستە ڕۆفتە مەطلب گەلێک و پۆ ئێژێ وەلێ کە دەرسی لێ ئەگری وەلی وەختە لێ گەبینی دووسێ دانەخۆین فقط گرێکتە خۆت بیتە نیشان کەمێ باعث ئازاری دیگەران ئەویت ناو زندگیە من ئێژم ئەوڵ ئینسان هەر کارێک هەر حرفێک گەرێکی واردی بێت ئەخلاق حرفەیە کارەگە فێر بێت جا بچێ خۆدێ کارەگە تەوسێتان ئەخلاق مەداریە بەر لە هەموو شتێ بارد بووم بەم هەرفە ئێوەی نازنین چه قسێکتان هەیە بۆ جوانەکانمان بە تۆجوبەوەی کە 18 ساڵ لە سابقەی بازیگەریتان هەیە لەم ئەرسەیە بەنظر من کەسی کە گەرێکی بچێتەوە ڕشتەی بازیگەری سینەما کۆلەن واقعاً دووری لە خانەوادەیە سەختی هەست شۆ نەخەفتن ڕۆژ نەخەفتن بازی وەختە لەوێنی ئیسراحەتی نییە سەختیگەلی هەست و ئەشێ تەحەممڵکە و سینەما عشقە ئەگەر عاشقی نەوی وەخان نەتانی تەحەممڵێکی ئێوە دووبلەیشتان کار کردە مۆدە تێبەڵێ بە عنوانێ مۆدی دووبلاژی کار بکرد ئێستا متوەقفتان کردە یعنی ئەرێ علاقەتان پێنەما نا بەخاطر کاری بازیگەری وەختم ناکرد درستە من چەندانە وشە ناوەبم ئێوە هەستان نسبت بە وشانە بێژن مەسەلەن من ئێژم ژن وەکو دارستانێکی سەوز وایە هەستی من بە کەلمەی ژن دارستانی سەوزە دایک کۆڵەکە پشتیوان یعنی وەفادار فرە وەفادار دایک یانێ واقعاً ڕۆحە ئینسانە دایک یانێ ڕەفیق یعنی خۆدی زندگیە دایک شعر سەرمەستی شعر ئارامش ئاو پاکی زۆڵاڵ ڕۆشناییە ژن زندگی زندگی فیلم جاودانگی فیلم عشق بازیگەری بازیگەری ئەویشە عشق بازیگەری خۆد ژیانە بۆ واقعاً ئەنگەر تکە زندگیەکەمەش ئەشێ بوێت هەنەر زندگیمە کودەکەم سەری نفرت مەس تەنەفۆر درستە ئێمە نزیک بین و بە پایان بەرنامەکەمان ئەگەر کە ناگفتەیەکتانەیە شتێکە لە ناو دڵتانە پێتان خۆشە لەم بەرنامەیەمە بێژن ئەتوان لەگەڵ مخاتبەکانمانە قسە بکەن من لێرە دەستایکم ماچەکەم تەشەکۆری لێکم هەمیشە پشتمانم بووگە تەشەکۆرەکەم لە ئاغامان کە هەمیشە هاوقەدەم و هاوڕێم بووگە ئینشەڵا کە خوا هەردووکیانتان بۆ خۆشکە من قسەیەکم نییە ئینشەڵا کە هەر کەسێ لە هەر زەمینێک و هەر ژنێ هەر
ئارزووی کە هەسی هەر فعالیەتە گەرێکی ئەنجامی بات ئەو قدرەتە لە خۆیان بوێنێت و بڕێتە شۆنیەوە و ئومیدوارم کە جوامع گشتیان موفق بن. زۆر سپاس کە تەشریفتان هێنا. هیوادارم کە نمونەی ژنانی ئازا و سەربەرزی وەکێوە هەر زۆر بێ. زۆر سپاس بینەرانە ئەزیز و محتەرەم، گەیشتین بە پایانی بەرنامەکەمان. ئەم بەرنامەش تەواو بوو. بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم.